بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە وردەکاری بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەکەین کە بڕیاری داوە بۆ سێ مانگ مانگانە 700 ملیار دینار بە شێوەیە قەرز بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت. ئێمە باز لە وردەکاریەکەی دەکەین و ئایا باز لەو دەکەین لە بڕیارەکەداوە دیاری کراوە بۆ موچەی کام مانگە و ئایا چارنووسی موچەی مانگەکانی حوت و هەشت چی بەسەر دێت. هەروەها دەبێت تەرێم چی بکات بۆ وەرگرتنی ئەم قەرزە وەکەیش پارەکە چاوەڕوان دەکرێت بگاتە هەرێم لەگەڵ بەرز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری پێشووی عێراق لە لیژنەی دارایی قسە لەسەر ئەم پرسە دەکەین. مامۆستا بەخێربێن سوپاسی ئامادەبوون دەکەین. سەلامەت بێ کاک حەجی، زۆر سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا ناوڕۆکی بڕیارەکە لەوە دەست پێکەین لە وردەکاریەکەی چۆن ئەو بڕیارەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران کە بڕیاری داوە 2 تریلیۆن و 100 ملیار بۆ سێ مانگ بنێرێت. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس کاک حەکیم. ئەگەر سەیری بابەتەکە بکەین جا لە سەرتا پرسین بۆ بە قەرز باش ئایا هەرێم شایستەی استحقاقی شایستەی دارایی هەیە لە حکوومەتی اتحادیانە؟ ئەمە ئەومان بۆ سەلمێنێک کە حکوومەتی اتحادی تا ئێستا قەناعەتی وایە هەرێم شایستەی دارایی بەرناکەوێت. باش بۆ چونکە ئەوان کاتێک کە حسێبیان کردووە بۆ 6 مانگی یەکەم بڕی ئەو نەوتەی کە فرۆشراوە بڕی ئەو سولەفانەی کە حکوومەتی اتحادی بۆی ناردوون 400 و بڕی ئەو پارانەی دراون بەشی ئەوەندە بڕی ئەو داهاتە ناوخۆیی کە هەرێم بەدەستی هێناوە بەشی ئەوەندە کاتێک کە حسابی 1/12 ئەکەی بەشی ئەوەندە پارە نێراوەتە هەرێم بە قەناعەتی تەیب سامی کە وەزیری دارایەوە بە قەناعەتی حکوومەتەکەی شیعە سوودانی. بۆیە لە ئێستادا ئەڵێن استحقاقاتی هەرێم لای حکوومەتی اتحادی نەماوە بۆیە بێ بە قەرز پارەی بدەینێت تاوەکو وردەکاری ئەو بابەتە. وردەکاری ئەو بابەتە چییە؟ بریتیە لەوەی ئەو نەوتەی کەوا اتفاقیان تازە لەسەر کردووە کە 400,000 بەرمیلەکە بینێرن بۆ مەسافی داخلی و داهاتە ناوخۆیەکان بە شێوەیەک لە شێوەکان دیوان ڕقابەی مالی تهدیدی بکە تا ئەو کاتێ ئەگەن بڕیاریان لەسەرەوە داوە کە بڕی قەرزێک بدەن بۆ قەرز لەبەرەوەی ئەگەر بە شایستە بیان ناردایە ئەوە هەندێک لە پەرلەمانتارەکان سکاڵای یاساییان لەسەر سوودانی و حکوومەتەکەی تۆمارە کرد و ئەگەری زۆر بوو کە نەیەڵن ئەو شایستە دارایانە بێت. بەڵام گرفتەکە لەکوایە لە قەرزەکایە خۆ ئەکرا حکوومەتەکەی سوودانی ئەگەر قەناعەتی بەوەیە بەشی دووەمی قسەکانم ئەگەر قەناعەتی بەوەیە هەرێمی کوردستان استحقاقاتی ماوە ئەوە بە شێوەی سولەف ئەینارد چونکە سولەف تەبعاتی نییە بەڵام قەرز کۆمەڵێک تەبعاتی هەیە ضرورە باسی بکەین. یەکەم هەموو قەرزێک کە لە موەسسەیە گۆرەگیرە موەسسەی ناوخۆیی بێ یا موەسسەی دەولی بێ یا دەوڵەت بێ 5 خاڵ هەیە بێ مناقەشەی بکە. یەکەم مەبلەغی قەرز. هەرێمی کوردستان مانگانە داوای 800 ملیاری کردووە بۆ ئەوەی لەگەڵ 300 ملیار داهاتەکەی خۆی 320 ئەوەندەیە بکاتە تریلیۆنێکەوەنە بۆ ئەوەی 960 بۆ موچە بەکاربێنێ و باقیەکەشی بۆ 126 ملیاریشی بۆ تەیسیر ئەعمال حکوومەت بۆی حکوومەتەکەی حکوومەتە بەسەرچووە فاسیدەکەی بەڕێوە بەرێ بۆیە داوای 800 کردووە. لە ئێستادا حکوومەتی اتحادی موافقەتی دەربڕیوە لەسەر 700 ملیار قەرز بۆ چونکە قانونی ئیدارەی مالی لە مەسئلەی قەرزا و پێشتریش دەستور ڕێگە نادا بە هەرێم قەرز بکە ئللا بە موافقەتی حکوومەتی اتحادی نەبێت چونکە ئیبرام و ئیتیفاق و تەوقیع قەرز بە حکوومەتی اتحادیە چ قەرزی ناوخۆیی بێت چ قەرزی دەرەکی بێت. لەناو قانونی ئیدارەی مالیە هاتووە کە حکوومەتی اتحادیە بێ ڕەزامەند بێت لەسەر ئەوەی ئەقلیمەکان پارێزگاکان قەرز وەرگرن بۆیە بە قەرز نردوانە. ئەگەر مەقسەدیان وایە هەرێم تووشی بارگرانی نەکەن ئەوە بە سولەفەیان دی و دوایی قابلی تەسوێ بێت. کەواتە یەکەم شت مەبلەغی قەرزەکەیە. دوو قەرز و سولفە تەبعاتی نییە تەنها تەسویەکرێ دوای پاکتاوەکرێ. بۆ نمونە کاک حەکیم من تەکلیف لە جەناب دەکەم بڕۆی بۆ شارێک بڕۆی بۆ بەغدا بۆ تەغتیەی بەرنامەیەک ئەڵێی وەکو ئیدارە وەکو مالیەی ئەم کەناڵە ئەڵێی من نازانم لەوێ چی سەرفەکەم مەبلەغێک پارەی مەقتوعتەنێ ئەوە ناوەنێن سولفە ئەڵێن کە هاتی تۆ حەق و حساب لەگەڵاکەم زانین چی سەرف کردووە بۆیە کۆمەڵێ شت لە خۆی هەڵناگرێت تەبعاتی نییە سولەف. قەرز یەکەم مەبلەغی قەرز زۆر گرنگە. دوو فائیدەی قەرز. سێ عمولەی قەرز. هیچ قەرزێک لە هیچ موەسسەیەکی دنیا بەبێ قەرز نییە بەبێ فائیدە نییە و بەبێ عمولە نییە. ئایا ئەو فائیدەی کە لەسەر ئەم قەرزەیە کێ تەحمولیەکە؟
حکوومەتی هەرێم تحملی فایدەکەیەکە کە لێرە باز لەوە ناکە کەواتە دایانێ بۆ تەفاوزی نێوان حکوومەتی هەرێم و ڕافیدەین و ڕەشید و TBI بەنسبەت TBI و پێشتر قەرزی لای حکوومەتی هەرێمە کەواتە مەبلەغی قەرز عمولەی قەرز فایدەی قەرز ئێستا ماوەتۆ سەر زەمانی قەرز کاتێکەوە کەسێک لە مؤسسەیەک قەرزەکە جا ئەو کەسێکی معنەوی بێ شخصێکی ئاعتیادی ئەڕوا لە بانکی قەرزەکە پێویستی بەوەی هەیە گەرنتیەک بدا بەماکە کە ئەو قەرزەت ئەدەمەوە یا عقارێکە خاتە ڕەهنی یا کەفیلێک ئەبا یا تەوتینی ڕاتبەکە ئێستا لە عێراق قەرز دەدەن بە تەوتینی ڕاتب یعنی موچەکەت ئەخەیتە ئەو بانکەوە ئیتر ئەوان قەرز دەدەنێ هەرێمی کوردستان کام لەمانەیەکە کاک حەکیم من زۆر یعنی ترسێک هەیە لام کە هەرێمی کوردستان بۆ زمانی ئەم قەرزە هەمان ئەو سیاسەتەی کە سین بەرامبەر بە وڵاتان بەکاری هێنێ سین چیەکە؟ سین جۆرێکە لە ئیستیعماری تازە و شقڵێکی تازە بەکارهێنێ لە ئیستیعمارکردنیە وڵاتێک پێویستی بە قەرز هەیە ئەڕوات داوای قەرز لە سینەکە سین دیراسەی مەلایەی اقتصادی ئەو وڵاتەیەکە بزانێ ئەتوانێ ئەم قەرزە باتۆیانە ئەگەر بزانێ ناتوانێ بیداتەوە ئەوە ئەڕوا داوای زەمانێکی عینی ئەکا لە وڵاتە بۆ نمونە داوای بەندەرەکانی لێەکە دوای سکەی هێڵی شەمەنەفەری لێەکە دوای مەسەلەن پارچەیە ئەرزی گرانبەهاکە لەناو ئەو وڵاتە کە ئەشزانێ ناتوانێت بیاتەوە بە ماوەیەکی زۆر لەبەرەوەی مەلایەی اقتصادیشی توانای قەرزدانەوەی نییە فایدەیەکی زۆری خاسە دوای چەند ساڵێک وەکو سریلانکا بەندەرەکانی لەبری ئەو قەرزەی کە وەریگرت و لە سین تەسلیمی سینی کرد و ئێستا بەندەرەکانی سریلانکا هی سینن من ترسی ئەوەم هەیە هەرێمی کوردستان لەبەرمانەوەی خۆیان ئەو دوو هێزە سیاسیە لەبەرمانەوەی ئەم حکوومەتە کاربەڕێکەرە هەرێمی کوردستان زەمانێک بن بەو دوو بانکە کە دوایی ئەو شوێنانە بێت بە موڵکی ڕافیدەین چۆن لەوە و پێش بانکی ڕافیدەین 8 موڵکی لە سلێمانی هەیە 8 لە هەولێر هەیە 5 لە دوهۆک هەیە تا ئێستش دەوایان ئەکا دوایی کێڵێ ئەمانە ناکا بەمەرج بۆ ئەوەی دیسان ئەم قەزیەیە وەرگێتەوە لە ڕێی قانونیوە مڵکەکانی داگیر کراون مڵکەکانی داگیر کراون تاپۆ کراون لەسەر مؤسساتی ئەو دوو حیزبە کە 8یان لە سلێمانیان پارێزگای سلێمانی بەگشتی 8یان لە پارێزگای هەولێران و 5یشان لە پارێزگای دوهۆکان کە موڵکی ڕافدێن لەوە و پێش موڵکی خۆی هەبووە داگیر کراوە ئێستا چۆن سقەی بەوە هەیە قەرز بداتە هەرێم بەبێ زەمانەت ئەگەر تەوجیهێکی سیاسی بۆیە ئەگەری ئەوەی هەیە مەسەلەن پەرلەمانتارێک کە ئاگای لەو قەزیەیە بڕوا سکاڵا لەسەر ئەم بانکە تۆمارکاتەوە چۆن بەبێ زەمانەت پارە داوە بە هەرێمی کوردستان چونکە یەکێک لەو مەلەفانەی لەسەر مدیری TBI پێشوو بوو ئەوە بوو قەرزی دابوو بە کۆمەڵی بزنسمان بەبێ وەرگرتنی زەماناتی زامن یعنی پارەی دابوو بە کەسێک شەریکە دروستکە شەریکەکە هێشتا لە هیچ شوێنی نەبوو هەر شەریکەکە خۆی خستووە زەمانی ئەوەی کە قەرزەکە دەداتەوە دوای فعلەن قەرزەکان نەدرایەوە ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە قەرزەکان پارەی داوە بە هەرێم نەیداوە ئێستا وردەوردە بە 5 ملیار بۆ ماوەی 7 ساڵ لەبێ بیدەینەوە بۆیە آخر قەزیە مەلایەی اقتصادی هەرێمە هەرێم لە چی ئەو قەرزانەیە داتەوە کاک حەکیم هەرێم خۆی لە ئێستادا 32 ملیار قەرزارە ملیار دۆلار بە پێی وتەی سەرۆکی حکوومەت تی کاربەڕێکرد باش یا ماوە بەسەرچوو ئەی ئەم قەرزە تازە لە چی ئەداتەوە بۆیە عادەتەن ئەو بانکانەی ئەو مؤسسەتانەی کە سەیری مقریزەکەنەوەی کە قەرزەکە سەیری ئەوەکەن بزان ئایا مەلایەی اقتصادی ینی ڕێگەی پێئەدا توانای مالی هەیە قەرز بداتەوە ئەگەر تواناکەی زایڤێ دوو شت دەکەن یەکەم ئەقساتەکان کەمەکەنەوە بەڵام فائیدە زیادەکەن بۆیە مفاوەزاتێک ئەبێ بکەن لەگەڵ ڕافیدەین لەگەڵ ڕەشید لەگەڵ TBI لە کاتێکە ڕافیدەین موڵکی لای هەرێمە TBI قەرزی لای هەرێمە ڕەشید ینی متابعەم نەکردو بزانم چی لای هەرێمە و چی لای هەرێمە بۆیە ئەم قەرزە یەکێکە لەو خەتەرناکانەی کە ئەگەری ئەوەیە ئەم دوو هێزە سیاسیە ئەم حکوومەتە ماوە بەسەر چووە ئەم حکوومەتە فاسیدە خەڵکی هەرێمی بۆ ڕەهن ناکرێ گومانم هەیە لەوەی پارچەیەک زەوی گرانەبەها لە ناو هەرێمی کوردستانە ڕەهن بکات لەسەر ئەم قەرزە کە دوایی پێی نادرێتەوە بۆیە ئەو دوو بانکە بنە خاوەنی ئەم پارچە زەویان خۆ قەرزەکەی ئەوە زەمان شایستی دارایی هەرێم زەمانەت نییە گەرانتی نییە آخر لە فقرەی 4 نووسراوە تضع وزارة المالية وديعة مصرفية لدى المصارف المذكورة وزارة مالية وديعة يقداني لبري هرم
ئەمە مەقبول نییە لە معاملە و تەفاوزی بانکە هەرێم ئەگەر پارەکەی نەبوو باشە ئەگەر وەزارەتی مالیە ئەوەندە سەخیە وەدیعە لە باتی ئەمادانێ بۆ وەدیعەکە ڕاستەوخۆ نادا بە هەرێمی کوردستان چکە وەدیعە بێ مقابلی ئەو قەرزە بێ ئەگەر ئەم هەرێمی کوردستانە نووسراوە ئەڵێ مساویە ئیلا مەبالغ القەرز وەدیعەیەک دانێ بەقەدەر ئەو قەرزە ببێت چونکە بنووک عادەتەن کە تۆ چی بە قەرزیان لێوەرەگری مڵکێکە لێوەرەگرن بەڕەهن ئەو مڵکە ئەبێ سێ ئەوەندەی قەرزەکە ببێ چونکە احتیمالە ئینکیماش دروست بێ و مڵکە دابەزێ نرخەکەی مەسەلەن ئەگەر 10 ملیۆنت باتێ شتێکی لێوەرەگرێ بای 30 ملیۆن بێ بۆ چونکە ئەگەر ئەو شتە بازار دابەزی ئەو شتە لانی کەم 10 ملیۆنی خۆی کاتەوە بانکەکە ئەگەر خستێ مەزادۆ بۆیە ئەڵێ وەدیعەیەک ئەبێ یەکسان بێ بۆ مەبلەغی ئەو قەرزە كل منهما تسحب بعد تنفيذ الفقرتين او بانكانا رايكشن دوای ئەوەی فقرەی 1 و 2 کە فقرەی 1 و 2 بریتە لەوەی بە سێ قسط کە لە مانگی 9 دەست پێەکە کاک حەکیم کێشەکە لەوایە ئایا مانگی 7 و 8 بۆ کوێچوو کەواتە حکوومەتی ئیتیحادی قەناعەتی وایە بەشی مانگی 7 و 8 پارەی ناردووە طيب سامی ئەمەی وتووە لە لجنەی مالیە لای بەرپرسانی کورد ئەمەی وتووە کە گەیشتون بەیە گوتوێتی من بەشی ئەوەندە پارەم ناردووە تا مانگی 7 و 8 ئەمەی کە ئەدرێت تەسوێ نەکراوە بۆی تا تەسوێکری ئەم قەرزەتانە دەین باش بەس ئەوە نەکراوە بە زەمانەت بۆ منە شایستەکانی هەرێم لە 2023 آخر ئەگەر لە 2024 دەڵێ ئەگەر لە 2023 بەشی نەکرد لە کەی شایستەی هەرێم تەسبیت بدرێت لە 24 بدرێت کەی شایستە بۆ هەرێم تەسبیت دێت ئەو کاتەی هەرێم پابند بێ بەوەی کە لە سەرەتی ئەگەر داهاتی ناوخۆی نەدا ئەگەر نەوتی ڕادەز نەکرد لە چی مەسەن شایستەی هەرێم لە چییە کەواتە ئەو کاتە وەزارەتی مالیە ئەبێ دەفعی ئەوەش بکە دیسانە بێتە قەرز لەسەر هەرێم بۆیە ئەم قەرزە زۆر خەتەرناکە ئەبوایە ئەو وەفدەی حکوومەتی هەرێم کە هەڵا و بەهاریان هێنا بۆ چۆک کە ئەوە سەرکەوتون بووین و ئەمڕۆ سوپاسی سوودانی کردووە هەر ئەو کاتە ئەبوایە بڕی قەرزەکە لە بری قەرز دەوای سولەفیان کردایە بۆیە هەموو جارێ ئەڵێن ئەم حکوومەتە لەبەر ئەوەی شارەزای مەجالە سیاسی و اقتصادیەکە نییە هەموو جارێک کە ئەڕوا بۆ تەفاوز لەو سەرەوە بە دۆڕاوی دێتەوە لەم تەفاوزەشیانە نەک بە دۆڕاوی هەموو خاکی کوردستان وردە ئەخەنە ڕەهنی حکوومەتی ئیتیحادیوە بۆیە دوور نییە بانکی ڕافیدەین و ڕەشید و TBI بیانوو بگرن کە ئەوە زەماناتی عینیان ئەوێ زەماناتی نەقدیان قبول نییە وەک ئەوەی لە مفاوەزات دەکاتەوە ئینم لەسەر ئەوە نییە کە بڵێن وەزارەتی مالیە وەزارەتی مالیە ناتوانێت چونکە پارەی ئەو دوو بانکە هیچیە با بپرسین ڕافیدەین پارەکانی هیچیە کاک حەکیم ڕەشید هیچیە TBI هیچیە هی بەشێکی وەدایعی خەڵکە دایناوە لەوێ ئێوە ناتوانێت وەدایعی خەڵک چونکە لە عێراقا قانون حفظ الودائعمان نییە شەریکەت حفظ الودائعمان هەیە ئەو شەریکەیە ناتوانێت 2 تریلیۆن و نیو وەدایع هەروە زەمانت بکە لە بنووکی عێراقیە نظامی تەمین و ئینشورانس نییە تاوەکو ئەگەر ئەو قەرزە فەوتا تەمین کرابێتەوە باشە بەس پارەکە بدرێتەوە باشە ئێستانێک پەرلەمانتەر لەوانە مستەفا سەنەد وتی سکاڵا تۆمەرەکە سکاڵا تۆمەرکە دەی دۆڕێن لە بەرەوەی بە قەرز هاتووە بۆ قەرزەکە نە بۆ قەرزەکە بەڵێ ناتوانێت سکاڵا بکات چکە حکوومەتی اتحادی بۆ هەیە قەرز بە محافظات و ئەقلیم ڕەزامەند بێ کە ئەو بانکانە بیدەن بانکەکان ناتوانن قەرزی بنێن بەڵام ڕەنگە لەوان سکاڵا کە بەرەتەوە سکاڵا لەسەر بانکەکە تۆمارکە بڵێ تۆ چه زەمانەتێکی وەرگرتووە لەسەر ئەم قەرزە چونکە هیچ بانکێک بەبێ زەمانات بەبێ فائیدە بەبێ عمولە بەبێ تەقسی بەبێ ئەقساط ئەگەر زەمانەت کرابێ گفتوگۆ ڕێکەوتنرای پشکێرێن بێ کێشەی چییە سەدارەیەکانی هەرێم زەمانەتە بانک جیهەیەکە کە ئەبێ محافظە بکات لە پارەی ئەو خەڵکەی کە پارەی لەوێداناوە کە پارەی لەوێداناوە بۆ ئەوی دانەناوە سوودانی بەکەیف خۆی بڵێ 700 بە و 800 بە بەمەوانە بانکە بێ سیاسەی مالی و نەقدی خۆی هەبێ چەندێک احتیاطاتی هەیە چەندێکی داناوە بۆ قەرز چونکە ئایا بانکی ڕافیدەین و ڕەشید و TBI لە ئێستادا توانای ئەویان هەیە 2 تریلیۆن و 100 ملیار لە ماوەی 3 مانگدا بدەن ئایا ئەو پارانە کە درایۆ ماوەی ئەو پارانە کە خراوەتە ئیش خاوەنی وەدایعەکان ئەڵێن چی لە چی ئەیدا ئەو پاران باشە بەس سەبارەت بە بڕیارەکە بەڕێز دەڵێ ئەو باسی دەکات لە مانگی نۆوە پارەکە دەست پێ دەکە 700 ملیارەکە یخۆ کێشە چی خۆ لەوێدا نەهاتووە کە بۆ مانگی نۆ بێ 10 بێ 11 بێ هەرێم ئازاد نییە بۆ کەم موچەی مانگ بەکاری دێنی لە خاڵی 5
باشا. خالي بينج يتولى ديوان الرقابة المالية الاتحادي بالتنسيق مع ديوان الرقابة المالية في الإقليم. باشا. ديوان الرقابة المالية كاتيك ديت تدقيقك حكومة اتحادي باري لمانجي نوا داوت شكا قناعتي ويا أو باري كلو بيش دراو مانجي حوتو هشتي ليه تسوية كراوة بويا أمو شيء بو مانجي نو دراوة لبروا لويا ديوان الرقابة المالية أتواني كيش دروسكا إنجا آيا سياسيا بيوتراوة دروسي مكا أويان بابتي كترا بلام ديوان الرقابة المالية أتواني أو بابتا بە شێوەیەک لە شێوەکان لەناو حساباتی ختامیە و لەناو تەقاریری خۆیان بڵێ ئەم پارەیە کە تەخسیس کراوە بۆ موچە و لە مانگی نۆ درراوە بۆ موچەوە کاک حەکیم ئەگەر هەرێمی کوردستان دای بە مانگی حوت و هەشتی لێدا ئەی مانگی 10 و 11 و 12 چیلەکە چکە ئەم پارەیە بۆ 3 مانگە بۆ مانگی نۆیە دەیە 11 مانگی 12 چیلەکە ئەگەر خستیانە بری مانگی حوت و هەشت ئەی مانگی 10 و 11 و 12 چیلەکە بۆیە ئەو وەفدەی حکوومەتی هەرێم وەفدێکە فاشل بووە وەفدێکە شکستی هێناوە وەفدێکە تەنیا بۆ ئیقامە حوجە چوە بۆ ئەوێ و عەلا ئەساسەوە سەرکەوتوو بووین و هاتینەوە پارەمان بەدەستێنە نەخێر قەرزیان بەدەستێناوە قەرزەکەش ئەو هەموو تەبعاتەی هەیە کە هەیە باشە بەس هیچ سوودێکی دێتێت سەر هیچ قەرزێک کاک حەکیم هیچ بانکێک لە دنیا هیچ بانکێک بە تایبەتی بنووکی ڕیبەوی باسەکەم هیچ پارەیەکی نەقدی نادەن ئیلا ئەبێ فائیدەی تیابێ فائیدەش تاوەکو مەلای اقتصادی واتە توانای دانەوەی ئەو جیهەیە کە قەرزەکەیەکە نەزانرێ بۆ نمونە عێراق کاک حەکیم ئەو پارانەی کە بە قەرزەی دەنێ 3 تەصنیفە مواساتی دەولیە دووە لە کەرتی تایبەتە کەرتی تایبەت هیچ پارەیەک نادەن بە عێراق ئەگەر فائیدەکەی بەرز نەبێ هەر وڵاتێک یا هەر مواسەیەکی دەولی قەرزەدا بە حکوومەتی عێراقی قەرزەدا بە وڵاتێک ئەبێ تەوسیاتی هەبێ بووی ئەبێ لەژێر شروطی ئەوە بێت چونکە هەموو تەبعیەیەکی مالی تەبعیە سیاسی چۆن پارەیەداتێ بۆ ئەوەی لە مەجال لە سیاسیەکانە پشتگیری بکە چەندە ئەو بڵین فایدەی دەسەر لە بانکەکان بەس قروزمان هەیە TBI و ڕەشید و رافدین سەر بە حکوومەتی عێراقی نین بانکی عێراقین بەڵام پارەی مودعینیان وەرگرتو ئەوانەی کە پارەیان لەوێ داناوە ناتوانێت ڕئیسی بانک بەبێ فایدە نادرێ بەبێ فایدە مخالفەی قوانینی خۆیەکە ئەوە کە ئەڵێ سکاڵات و مارەکەن ئەوانە ئەتوانن بڵێن ئەگەر ئەم فایدەیە هەر فایدەیەک بێت چونکە قروزمان هەیە کاک حەکیم مویەسەرە قروزمان هەیە معەسەرە قەرزمان هەیە بە فایدەی کەمە درێ قەرزمان هەیە بە فایدەی زۆرە درێ ئەبێ لەگەڵ مەلای اقتصادی ئەو قەرزکەرە بگونجێ چونکە تۆ ئەبینی قەرزکەرەکە ناتوانێت بیداتەوە کەواتە بێ فایدەکەی بەرز بێ یا ئەقساتی دوورخایەنە کەواتە بێ فایدەکەی بەرز بێ بەڵام ئەمە بنووکی ڕیبەوی ئەی بنووکی ئیسلامی تەمەن بنووکی ئیسلامی نەقد نادا پارە نادا بە قەرز بە نەقدی لەبری ئەوە مرابەحە و مضاربە و ئیستیسناع و سەلەم و ئەو بابەتانە هەیە کە با بڵێن بەعینی قەرزەدا بەشتومەک قەرزەدا دوای پارەکەی وەرەگرێتەوە ئەوە جیایە لە بنووکی ڕیبەوی کە ئێستا بنووکی عێراقی ئیلا ما ڕەحیمە ڕەبی ئەگینا ئەوانی تر هەمووی بنووکی ڕیبەوین بەس ناتوانن بە پێی بڕیاری حکوومەت بەبێ فایدە بیدەن باسییان لە فایدە نەکردووە باسییان لە فایدە نەکردووە ئەگەر یەکەم ناتوان بەبێ فایدە بینن بۆ چکە لە موازناتی ساڵەکانی پێشوە هەیە ئەگەر حکوومەت تەکلیفی لە بانقی کردوێ قەرز با بە هاوڵاتیان یەک فەقەرەیان داناوە کە وەزارەتی دارایی تەحملی فایدەکەیەکە لەم هینا نەنووسا وەزارەتی مالی تەحملی فایدەی ئەو قەرزەکە کەواتە هەرێم خۆی بۆ خۆی تەحملی فایدەکەیەکە باشە بەس ئێستا بڵین قەرزەکە هەیە بە پێی بڕیارەکەی هیچ 3 بانکە ڕافیدەین و ڕەشید و TBI ڕەشید زۆر توانای نییە باشە چون هاتەن ئەو لە یەکێک لە فەقەرەکان نووسیوەتی مناسەفەتەن یعنی یەکی بە خەدەر یەک بەڵام توانای قەرزدان TBI و ڕافیدەین زیاتر توانایان هەیە چونکە دوو بانکی زۆر گەورن سەرمایەی زەبەلاحیان هەیە بەڵام هی ئەوە نییە 2 تریلیۆن و 100 ملیار لە ماوەی 3 مانگا بدەن بەبێ ئەوەی بزان سەرنوێشتی چی لێدێ باشە چونکە کاک حەکیم ڕۆژێک کاتی خۆی هەرێم دەستکاری 42 بانقی کردبوو پارەکانی ئەوە بوو بانکی مرکزی بە نامەیەک جوابی منیاندایە کە بەڵێ نزیکەی 6 تریلیۆن دینار دەستکاری پارە کراوە مدیری بانکی
کەپیتال بانکم بینی لە ئوردون کە خۆی ئوردونی بوو وتی 150 میلیۆن دلارم لە بانکێک بووە لە هەرێم دەستکاری کراوە وتی چوومەتە لایەن وتومە پارەی منتان دەستکاری کردووە ئێستا ئەمەوێتەوە وتی وتیانەوە ئێش مشکلە چ مشکلێکی وتمە مشکلە من هەر ئەو 150 میلیۆن دلارم هەیەکەوە دەستکاریتان کرد ئەو پارەی چ لە دوو بانکە نازانم هەرێم پارەکانی داوەتەوە نەیداوەتەوە تا ئێستا قەرزاریانە قەرزاریان نیە چکە ئەو کاتەی من ئەو وەسیقەم بەڵاو کردو هەرێم 6 تریلیۆن دیناری دەستکاری کردبوو بە تایبەتی 2 تریلیۆن و نیوی هی TBI بۆ کاتە ئێستەژەوەی لە موازنە نووساوە کە بە 7 ساڵە بێبیداتەوە بە 5 ساڵە بە 7 ساڵە بێبیداتەوە ئەوە بریتە لەو بڕە پارانەی کاتی خۆی کە TBI داوێتی بە هەرێمی کوردستان و بەکارهێنراوە بە مخالفەی قانونی هەرێم دەستکاری کردن خۆی بۆ خۆی کاتی خۆی دەستکاریکردنیەوە مخالفەیەکی قانونیە ئەگەر عراق بیەوێ هەرێم تەنگە تاوکە ئەو بانکانە ڕاست پێرێ بۆ ئەوەی سکاڵای یاسایی سەرۆکی TBI لەسەر یەکێک لەو بابەتانەی کەلادرا لەسەر ئەو قەرزە بوو کە دابووی بە حکوومەتی هەرێم بەبێ هیچ زەماناتێکیش داشە بەس جگە لەوە چارەسەرێکی تر هەبوو بۆ موچەی موچەخۆران هیچ چارەسەرێکی تر هەبوو ئەوە بوو کە ئەو پارەیان وەرگرتایە بە سولفە تا پاکتاوە وەزارەتی دارایی دەڵە سولفۆ نادا بۆ یان دەکرات چی بکرێ بۆ ینی ئەوەی کە ئەمان ڕازی بوون لە قەرز لە ئاخر مەرحەلەی زوعفیانە آخر مرحلەی زوعفیانە پەنایان بردووە هەر چۆن بێ کاک حەکیم ئێستا بۆ 3 مانگ ئەی مانگی 7 و 8 چی لێ ئەی مانگی 12 چیەکە بەحسا پێشنیارێکی کورتەمە پێشنیاری دوورمەوداشیانین کردووە کەوا قانونی ئیدارەی مالی تعدیلکەن لەگەڵ فەقەراتی موازنە زەمان چییە کە فەقەراتی موازنە تعدیلەکرێت ڕاستە قانونی ئیدارەی مالی ئەڵێ موازنە لە عێراقا بۆ 3 ساڵ دانرێ السنە الأولى وجوبية ساڵ یەکەم واجبە ئەوی تر قابل للتغيير قابل للتعديل حکوومەت دەبێت تعدیلەکە بنێرێ زەمان چییە کە حکوومەت تعدیلەکە نێر زەمان چییە کە پەرلەمانتارەکان هێڵن و تعدیلە بەو شێوەیە بڕوە بۆ موازنەیان نەناردە ناو پەرلەمان ئەو موازنەی کە ئێستا تەزدیق کراوە ئەو موازنەیە بوو کە حکوومەت ناردبووی نەخێر کۆمەڵی فەقەرەیان لێگۆڕی کە ئاوایان لێ کرد کە لیان کرد کەواتە یەکەم ئەمەی ئێستیان شکستیان هێناوە وەفدەکەی هەرێم کە بەداخەوە هێزە سیاسەکانیشیان بە خۆیانەوە پێچاکە بە حسابی خۆیان هەمویان بەسەرکەوتوو بزانن نەخێر هەمویان شکستیاندا بە کۆڵی هەمویانە ئێستا هەموو ئەوانەی بەشداریان کردووە لەو قەزیە هەمویان شکستیان هێناوە باشە بەس ئێستا بۆ ئەوەی کە چارەسەری ئەوەی کە چارەسەرە بنەڕەتێکە چییە؟ ئەی هەرەوە نییە کە یاسای بوجە بۆ نمونە بڕگەکانی هەموار بکرێتەوە یاسای بوجە ئەوەی لەسەر هەرێمە باشە لە ناو موازنان و 400,000 بەرمیل داهاتە ناوخۆیەکان باشە هەرێمی کوردستان ئەم دوو فەقەرە ئیلتیزامە لەسەر خۆی جێبەجێکە داوای شایستەی دارایی خۆی بکە کە طیف و جەماعەتی وەزارەتی دارایی ئەڵێن تا ئێستا وەزیری سامانە سروشتەکان تا 85,000 بەرمیلمان ڕادەست کرد بۆیە ئەبێ تەفاوزیان کردووە ئیتیفاقیان کردووە لەسەر 400,000 بەرمیل لەبێ پابند بن پێوە قانونی ئیدارەی مالی خۆ من نەمناردوێتە پەرلەمان کاتی خۆی وەزیرەکەی ئەوان ناردوێتێ پەرلەمان تەزدیق کراوە لە پەرلەمانە بووەتە قانون کە گویان نەداوەتێ ئێستا باجەکەیەدەن کاتێک کە ڕێژەی هەرێمی کوردستان لە سا حەڤە بوو لە 2007 عەبادی کردی بە لە سا 12.67 ڕیفراندۆمە جوانەکەیان وای لێ کرد کەوا کورد ئەوە نە لاواز بێ نەتوانێت دیفاع لە شایستەی خۆی بکە ئەگینا لە 2016 118 ئیمزای کۆ کردو حەنان فەتلاوی لەناو پەرلەمانە نەمان هێشتەوە تێپەڕێ کە صاحبە بێتە 12.67 هەر بە لە صاحبەی مایە بەس لەبەرەوەی ڕیفراندۆمێکیان کرد باری کوردیان لار کرد ئەوەندەی تر کورد زۆر لاواز بوو لە بەغدا کە ئەمان سەبەبی ئەساسی بوون ئەو دوو هێزە باڵا دەستە بۆیە عەبادی فرسەتی هێنا حەڤەکەی کرد بە 12.67 لە کاتێکە وەسایق و بەڵگە و داتاکانی وەزارەتی دارایی وەرم گرتووە و تەسلیم بە وەفدەکەی هەرێمم کردووە لە 2009 بۆ 2019 هەرێم 13.92 واتە نزیکەی لە 4 ئێستاش نەیانتوانی ئەوە بسەلمێن تەفاوزیان لەسەر چی کردو ئەمانە هەموو جارێچن بۆ بەغدا شکستێکمان بۆ دێن هەموو جارێچن بۆ بەغدا وەک فازل نەبی ئەڵێ ئەیان خەڵەتێنن
هەموو جارێ کە ئەچنە بەغدا و دێنەوە قسەیەکی تر بۆ ئێمە بۆ خەڵکو جەماوەرەکەن و لەوێ قسەیەکی تریان کردووە. منطقە ئەمڕۆ سەرۆکی حکوومەت باز لەوەیەکە تەلەفۆنی کردو دەستخۆشی لە سوودانی کردووە. ئێخۆ ئەمان داوای 800 ملیاریان کردبوو وەسکو ئیستیحقاق، ئێساوان 700 ملیاریان دا وەکو قەرز. سەرکەوتن ناوایە کاک حەکیم. ئەمە شکستە لەسەر شکستەکانی پێشوویە. ئەمە نسکۆیە لەسەر نسکۆکانی پێشویان، ئەمە ئابڕوچوونە لەسەر ئابڕوچوونەکانی پێشویان، ئەمە درۆیە لەسەر درۆکانی تریان، ئەمە گەندەڵیە لەسەر گەندەڵیەکانی تریان، ئەمە بارگرانیکردنی خەڵکی هەرێمی کوردستانە لەسەر بارگرانکردنی خەڵکی هەرێمی کوردستان، ئەمە زیادکردنی قەرزە بۆ ئەو جیلانەی ئێمە 32 ملیار قەرزاری، ئەوە 2 تریلیۆن و ئەوەی تری چۆتە سەر کە ئەکاتە نزیکەی ملیار و نیوە. 33 ملیار دۆلار هەرێمێکی ئەوەندە ملیۆن کەسی ئەوەندە ملیار دۆلار قەرزار بێ. باشە تەسەورەکەی هەموو هاوڵات هەموو مناڵێکی ئێستا لە دایکە بێ قەرزاری حکوومەت قەرزاری قەرزدەرەکانە بێتەوە بە حکوومەتی عێراق. بەس ئێستا گەر یاسای بودجە بە تاواتی جێبەجێکرابەیە باشە نەوت ڕادەز بکری لەسەر داهاتی ناوخۆڕێکەوتن بکرێ ئەو کاتە کێشەی موچە دروست نەدەبوو بە قەرز و بە سولفەوانەیە خودت پشکێرێم وەکو پێ ئەمان لە ئەساسۆ کە چوونەتە بەغدا قەناعەتیان وا بووە بەغداکەی جارانە هەموو جارێ ئیتیفاقێکەکەن بە وەهمی لە 2012ەوە ئەم ئیتیفاقەکەن و دوای ئیلتیزام ناکەن و حکوومەتی عێراقی ناچارە بێ کە پارەیان بۆ بنێرێ. لە سەردەمی عەبادیە لە دوای مانگی چوارۆ لە 2010ەوە 370 ملیاری نار لە خارجی موازنە. لە سەردەمی عادل عەبدولمەهدیە دوای عەبادی هەموو مانگێک پارەی ناردووە عادل عەبدولمەهدی 3 ملیارەیەک بوو بەڵێ هەمووی ناردووە تەمەنای ئەوەی ئەکرد بە هەموو فراکسیۆنەکانی وتووە بە هەموو فراکسیۆنەکان بدون ئیسیستان تەمەناکەم هەرێمی کوردستان بۆ یەک جار 10,000 بەرمیل نەوتم تەسلیم کا بەوەی منەوە نەیحرازم. عادل عەبدولمەهدی بوو بە قوربانی بێوەفایی ئەم کازمی هات لە سەردەمی کازمیشا بە شێوەیەک لە شێوەکان هەموو مانگێک مەبلەغێک پارەیان وەرگ. ئێستا ئەو فترەیە کۆتایی هاتووە کاک حەکیمیان. عێراق لە زەمانێکایە کە شیعە سوودانی ناتوانێ ئەوە بکە چونکە کۆمەڵی پەرلەمانتار و کۆمەڵی هێزی سیاسی لەو فرسەتا بوون کە ئەمایان دەستکەوێ و ئێستا دەستیان کەوتووە هەرێم لە لاواسترین دۆخیایەتی ئەوەی کە پێوتێ قیادەی سیاسی کە نیەتی ئەوانە دەست بۆ چڵەپوشە بن بە تەنیا بە مەبەستەوەی بمێنەوە لە دەسەڵات و قۆڕەخکاری بکەن لەوەی ئێستا. کاک حەکیم لە ئێستادا منطقە هەرێم پارەی نییە بیا بە موچە خەڵک تاینەکە سەرۆکی حکوومەت خەڵکی تاین کردووە مانگی پێشوو هەر بڕۆ سەیری مەسروفاتی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت بزانە لە مەسروفاتی خۆیان کەوتون بزانە ئەو ئیسیسماراتی ئێستا کە لە هەرێمەوە دەرەچێ بەرەو بەغدا ئەو پارانە هیچ چین کە ئێستا ئیسیسماراتی زۆر زەبەلاح لە بەغدا ئەکرێ هەمووشی هی بەرپرسانی کوردە ئیسیسمارات دەچێت بۆ ئێستسماراتێکی زۆر لە بەغاکرێ و باز لەوەکرێ هەمووی ئێستسمارەکان شەریکاتی کوردیەکەن لە بەغدا. ئەوەی من بیسوێتم کە ئێستا ئیسیسمارات لە خارجەکەن هەندێک لەو بەرپرسە زەبەلاحانەی هەرێمی کوردستان سەرمایەکان گوێزاوەتە چونکە دەزانن ڕۆژێک بێ دەبێم هەرێمە چۆڵکەن بەڵام بەداخەوە کاتێک چۆڵێکن میلەتەکان بە قەرزاری وەکو ئەو وڵاتانەی کەوا کە لە ڕەبیعی عەرەبیە تێکشکان وەکو حوسنی مبارەک بە 80 ملیار دۆلارۆ وڵاتەکەی بەجێ. باشە بەس ئەو کێشەی خەرجی فعلی کە ئێستا دروست بووە کە ئێستا داوای دەکەن مەسەلەی خەرجی فعلی دوو بابەتە. باشە با لە کەناڵێکی تر ڕوونم کردو با لێرەش ڕوونی کەم. باش خەرجی فعلی کە لە دەقەکە نووساوە لە مادەی 11 ئەڵێ بعد استبعاد دوای لێدەرکردنی النفقات السيادية والنفقات الحاكمة وأموال بترودولار وتنمية الأقاليم أو مبلغي نفقاتي قشتي أماني لێدەرەکەن ئەوەی کە ئەمێنێتۆ ئەڵێ 12.60 بۆ هەرێم ئەمە استحقاقی هەرێمە بە ئیضافەی ئەوەی دوای پترۆدۆلاری سەرەخەن دوای تەنمەی قالیمی سەرەخەن حاکمە بە عینی دێت بە نەقدی نایە یعنی چی بە عینی دێ یعنی بیتاقەی خواردنە بە عینی دێت یاوە شتومەک دێت تاقا وەکو خۆی دێت دەرمان بە عینی دێت پارەی گەنمی جوتیاران پارەی گەنمی جوتیاران نەفقات ئێستا نەفقەی فعلی حکوومەتی عێراقی ئێستا بە ڕووە زانستیەکەی نایکە بە ڕووە واقعیەکەی و عەمەلیەکەی ئەیکا بۆ نمونە حکوومەتی عێراق
مانگانە چەندێک پارەی دەسەکەوێت لە نەوت کاک حەشیم 10 ملیارێک وایە نزیکەی 10 تریلیۆنێک 10 تریلیۆنێک وایە 10 تریلیۆن چەندێکی تەرخانەکە بۆ ئیلتیزاماتی حکوومەت قەرز و سیادی و ئەوان نزیکەی 3 تریلیۆنیە ڕوا بە ئەو بابەتە 2 تا 3 تریلیۆنیە 7 تریلیۆنی منێ ئەو 7 تریلیۆنە باشە 12.67 تەرخانەکەن بۆ هەرێم ئەوەن ئێستا ئاوا تەعامل لەگەڵ لە ئەسڵی موازنەکە نایکەن لە تەمویل نەفەقەی فعلیەکەن بەس ماوەسا ئێستا تەیفساین باسی لۆ کرد بۆ 6 مانگی یەکەمی ئەمساڵ کاری بەیەک لەسەر 12 کاری بەیەک لەسەر 12 کردووە لەبەری موازنەمان نەبووە ئەو دەڵێت 47 تریلیۆن خەرجی بووە 27 بۆ سیادی و حاکیمێ بووە بیزماوەتەوە هەرێم نزیکەی 2 تریلیۆن شتێکی بەرەکە 2 تریلیۆن شتێکی بای 4 تریلیۆنیش نەوتی فرۆشتۆ خۆی تەبەنەوە نایەن حسابی ئەوە بکەن کە هەرێمی کوردستان نەوتی فرۆشتووە نەوتەکەی هەر 100 دۆلاری فرۆشت بێ 44 دۆلاری هی ئەو بووە طیف حسابی 70 دۆلاری کردووە بۆ ئەو نەوت فرۆشت لە بودجەدا بە 70 خەمنێنرا بەڵێ بە 70 خەمنێ ئەوەی حساب کردو ئەڵێ هەرێمی کوردستان 8 تریلیۆن داهاتی بەردەست بووە لە کاتێکا خۆی استحقاقی کەمترە لەوە بۆیە دەوای 5 تریلیۆن لە هەرێمەکەن لە لیژنەی مالی داوای 5 تریلیۆنی لێەکە ئەڵێ 5 تریلیۆن زیادەتان بواتەوە تەمان بۆ معلوماتە ئەوە دوای لە میزانی مراجعات دەرەکەوێ کاتێکەوە حساباتی ختامیە هێنن دیوانی ڕقابەی مالی تەدقیقیەوەکە ڕێک لە حساباتی ختامی ئەڵێن هەرێمی کوردستان 5 تریلیۆن و 200 ملیاری قەرزە بێجگە لەم 2 تریلیۆنەوە هەمووی ئەبێتە قەرز هەموویشی لە موازناتی دوایە دەوایە کات و حکوومەتی ئیتیحادی باش بەس خەرجی فعلی ئەوە باست کرد ئێستا دەتوانرێت لا ببرێ یاخود مێژوەکەشی 2015 بۆ بزانم بەڕێز داوات کردبوو کە لا ببرێ لایەن نەبوو کاتی خۆی ئەمە وەزیری دارایی یعنی ئەوم لە 2 کەناڵی تر وتووە و شایەدەکانیش ماون ئەوش خۆیان قسەیان کرد کە بەڕێز کاگارامی شێم حەمەوە بەڕێز کاگوشار عەبدوڵایە بەڕێز ئاڵاخانە بەڕێز دکتۆر موسەنایە محمود ڕەزا میوان بوو لای کاک شێغارە ئەم پێنجە نوێنەرەکەی پارتیش نازام کامیان نازام کاک خەسرە بوو یا دکتۆر جێگرەکەی بوو بەڵێ ئەحمەد سەفەر نا جێگرەکەی ئەو کاتەکە دکتۆر ئەحمەد سەفەر نەبوو نەنا تارق گەردی بوو یا کاک خەسرە لەوێ بووە یا تارق گەردی لەوێ یەکەم جار بوو نەفەقاتی فعلی نەفەقاتی فعلی بە حکمی ئەزمون من لە ناو لیژنەی مالیە بووم طبعا لە مەجاڵی ئەکادیمیان نەفەقاتی فعلی لە ناو موازنات و شتیوان نییە بەس لە مەجاڵە عەمەلیەکان هەیە لە ناو لیژنەی مالیە هەموو جارە باسی ئەوەیانە کرد هەرێم چۆن پارەی وەرگرتووە هەرێم لە 2006 کە موازنە هاتووە لە سا حەڤەی بەرکەوتووە ئەگەر 100 تریلیۆن نەفەقات بوو بێ ڕاستە وخۆ 7 تریلیۆنیان لا داوە بۆ هەرێمی کوردستان بە 3 وەجبە بە چەند وەجبەیەک وەریگرتووە بۆ نمونە ئەگەر 100 تریلیۆن بوو بێ 7 تریلیۆنی لێلا بە 83 تریلیۆنی ماوەتەوە عێراق ئەیانوت نەیتوانیەوە 83 تریلیۆنە سەرف بکە ئەی چەندی سەرف کردووە مەسەڵەن 40 تریلیۆنی سەرف کردووە وەزعی عێراقەوە نەبوو استثماراتی تیا بکرێ بەس موچەخۆر و موشەخۆرێکی کەمیش 43 تریلیۆنی ئەمایۆ مدەوەرە بوو بە ساڵی داهاتوو کە مدەوەرە بوو بە ساڵی داهاتوو دیسان هەرێمی کوردستان لەو مدەوەرە و لەوەی تازەش دیسان لە ساحەبەی وەرەگرتووە وتیان ئێمە ئەمە قبوڵ ناکەین طبعا عەبادی بە حکمەوەی لە لیژنەی مالی بوو خۆی ڕئیسی لیژنەی مالی بوو لەم مەوزوعانە زۆر دقیق بوو بەڵێ عەبادی پێش عەبادی جارێکیان حەنان فەتلاوی 119 ئیمزا بوو کۆی کردبووە 113 بوو ئەوەندە ئیمزای کۆ کردبووە کە ئەبێ ڕێژەی لە ساحەڤەوە لە ساڵ 2016 هێشتا ڕیفراندۆم نەکرابوو هێنایە پەرلەمان ئێمە وەکو فراکسیۆنە کوردیەکان بە حکمەوەی من مقەرری لیژنەی مالی بووم لەگەڵ برای بەڕێزم شێغارە لە شیعەکان 2 کەس لە سوننەکان 2 کەس چوین بۆ تەفاوز بۆ ئەوەی وتمان ئێمە دەنگ نادەین ئەگەر نسبەی کورد بێنە 12.67 ئەو واژوەکانی حەنان لەسەر ئەوە بوون دوای ئەوەی کە گەیشتین ئەو فەقەرەیە مابوو ئەو فەقەرەیە شایەدی بۆ تاریخ شاهدیەک بۆ تاریخ سەلیم جبوری وتی لێگەڕێن بۆ من وتم چۆن لێگەڕێن بۆ تۆ وتی بە زەمان و فەقە ئەو ئینە لابم وتم من لەبەرەوەی مخەوەل کراوم لەلایەن هێزە کوردیەکانەوە ناتوانم زەمانم نەدەنێ زەمان وەرنەگرم ناینە ناو کۆبوونەوە وتی من زەمان وتم چۆن ئەیکەی وتی بەس بوارم پێ بدە بزانە چۆن ئەیکەم بەڵێ چوینە ناو پەرلەمان دەنگماندا لەسەر فەقەرەکان ئەو فەقەرەی تەعجیل کرد وتی ئەوەنە ئیمزا هاتووە دەوای ئەوەیەکە ئەوە خەینە ئەخیرۆ بۆی فەقەرات تر تێبن
لآخر لحظة اشتكي بيوتي التصويت من حيث المجمل يعني قانونك تواوكي دعي بتقرا دنگا دي لسرمن لو فقرها سلم جبوري بهمو كتلة سياسية كان يود بهمو برلمانتاران يود وتي أتاني مشروع قانون موازنة مان هبه طبعا لشوار دنا مان بو ترسي أويان هبو ديسان شكا إما بالريال مان دابو أقرأو فقر بخاطة دنگدان همو شي ندرو تصديق موازنة ناكين خليكي قوري أبو وتي أتاني موازنة مان هبه همو تيان بلا مان وتي أقرأو فقر بخمة دنگدان مكوني كردي دنگنا دنوش ندرو بويا لو صو هجدا صو سيانزا بتحديد نازن تنيا نوزدكز دنيان دابوي كوا لصاحب بقرب ولا صاش 12.6 لو كاتا كإما تواني من هما هنجي يقبين ومفاوضة قوي بين ومثلا آرامي شيم حمو رولي هبو لو هنا لو مفاوضات جاكري سروكي برلمان بو بويا نانتواني بلام لصالي 2007 لبروي الريفراندوميان كردبو كرد للاواسترين دوخيابو ببيه هيج مناقشه بس خرجي في عليك وشكتو ل 2015 ل 2015 بالرسمي بشايتي او بين شش كسر ببريز كاغوشيار زيباري مود كاغوشيار اما لكابيني توايا لخلي توايا لكاتي وزارتي ماليه توايا نفقاتي فعلي كاخريتنا وموازنه وميز بوجي كرد تدميرك نايل اشتيكي واب منتو چونکە بۆم شەرح کرد وتم سیادی لە 2005 فقراتی سیادی 16 فقرە بووە 5 تریلیۆن بووە ئێستا وردە زیادیەکەن ئەو کاتەی کە من ئەو مناقەشانەمە کردبیان بە 65 فقرە نزیکەی 30 تریلیۆن دیناریان دانابوتم لە سیادیا فێڵمان لێەکەن لە حاکما ئەو پارەی تەرخانیان کردووە هیچ کام لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نازانێ دەرمانی کەی بۆ دێ حسەی دەرمانی چۆنە حسەی بتاقەی خۆراکی چۆنە حسەی گەرمی جوتیاران چۆنە حسەی ئەوانە چۆنە بۆیە ئەم فەقەرەیش کە ئیزافەیەکەی ئەوە بێتە تەدمیرکردنی بودجە و پشتی هەرێمی کوردستان ئەوە شایەتەکان ماوە نەتوانی مقابلەیان بکەی کاک حەکیمجان وتی ئێوە موازنە تێپەڕێنن تەمویلکردن لەسەر من پارە سەرفەکەم نایەڵم بە هیچ شێوەیە ئینفاقی فعلی کاریگەری هەبێ لەسەر ئەوە ئینفاقی فعلی ئەوەتانە ئێستا بۆتە کارەسات بەڵێ ئێستا ئەمساڵ لە بودجێ عێراق 68 تریلیۆن بۆ سیادی و حاکی بەدانراوە باردووکیان 96 فقەرەیان تیاداناوە بۆیە ئێمە مفاوزی سەرکەوتومان نییە ئەو وەفدەی کە ئاچن ئاگایان لە مەجای مالیە عامە نییە ئاگایان لە سیاسەی مالی نییە ئاگایان لە داتا و بەیانات نییە وەفدێکی سیاسی ئەچن وەفدی فەنی ناچن خۆ من ئەزانم کە لەناو وەزارەتی داراییە لەوە پێش من لیان ئەناسم کادری زۆر بەتوانیان هەبوو بەڵام ئەو کادرە بەتوانان نابن من بینی و من لە نزیکۆ کادری بەتوانیان هەبوو بەس ئەو کادرانە توانای ئەویان نییە باشە بەس ئێستا ماوە سەحمەدی حازەرشی چارەسەرە بنەڕەتەکەی لە چییە ئەو ئینفاقی فعلی لا ببرێ بودجە هەموار بکرێتەوە ئەوە بەحساب لە ساڵی داهاتووە لە ساڵی داهاتووە نەفەقاتی فعلی ئەوە ئەگەرێکە كإما هناك معنى إلا أصولا الله إذا تطرق إلى الدليل الاحتمال سقط به الاستدلال أجر اشتيق احتمال ببي ونبي أو يتر ببلغنا هنريته جاري وأجره من قناعات موانيه هذا الشيء كان قبول كان لوي إنفاقي فعلي لابره شو كجهازي تنفيذي حكومتي اتحادي مترهلة ناتواني أو قصدي كاك حكيم صونوا 8 تريليون نوصو أوندا مليار دان راواتا صونو تريليون باش حكومتي عراقي قناعات واي صونو تريليون ناتواني خرجي بك ناتواني خرجي بك ناتواني بدسي بيني كاك حكيم جان السلب جنابتم برسي مانغانا 10 تريليون داهات بدزيني هي نوت و تريليون يكيش هي غير نوتي بدزينا مانغانا او يانزا بوزر بيدوانزك صو نزيكي 20 تريليون بسوء 1 تريليونك اي باشا صو 20 تريليون اي اوي تري باشينك حفتا و 9 تريليون اجزا هل موازنه 64 تريليون كرتينانا كواتا حكومتي اتحادي او بريك داينا وناتواني صرفك يكم ناتواني بدسي بيني بويا ناتشار لسروي نفقاتي فعلي معامله انفاقي فعلي معامله لقلبك خو اما برادران لوتيناغن كحكومتي اتحادي من حول صالة مناقشة زور بولا قال طيفة وتوم الطيف نفقاتي واجب التسديد مبيبل لا لكيا لموازنة 2019 كاو كاتا صو 64 تريليون بو
وتم طيف نفقاتی واجب التسديد بۆ باس بکە بە هەموو حساباتێکی طیف 80 تریلیۆن دینار وتم 164 تریلیۆن بەچی بۆ دابینەکەی بە قڕوس طبعا بە قڕوس زەمانیان دابین قڕوس مەرج نییە بە دەست بێت کاک حەکیم بۆیە طیف تەنیا ئەرقام ڕیزەکە تەنیا بۆ ئەوەی چوارچەوەی موازنەی عراقی موازنەیەکی ڕقەمیە موازنەیەکی حەقیقی نییە کاک حەکیم باشە کاتیشمانەوە بەس ئێستا ئەوەی کە بەرز دەڵێ ئەگەر 11 زەرب 12کەین 132 تریلیۆنێک دەکات 132 تریلیۆن بەس ئێستا چارەسەرەکە چییە لێی دەرکە بزانە چەندێک کورتێنانی فعلی کاک حەکیم ڕاستە هەندێکی لە سعری نەوت تاکە ئێستا نەوت لە 90 ئەوەنەیە بەڵام التیزاماتی عراقیش لەوە زیاترە باش ئێستا جەنابەت چی بە چارەسەر دەزانی مامۆستا ئەوە بە گرفتەکە لەوایە وایان سەقەت کردووە چارەسەرەکەی بۆ نزیک بۆ تۆ لە مستەحیل ئەوە یەکەوە هەر چۆنێک هەیە موچەی موچە خۆران دابین بکرێ هەرێمی کوردستان من قەناعەتم وایە پارەیان هەیە و توانای ئەوەشیان هەیە کە ئەو موچەیە دابین بکەن بەو تەخسیساتەی کە لە عێراق بۆیان دێ بۆیە ڕازی بن لەسەر ئەوەی کە ئەو بڕێی کەماوە لە نەوت 350,000 ماوە ئەو بڕە تەسلیم کەن بۆی عراقی لە بری قەرز یا سولەفیان باتێ یا استحقاقاتیان باتێ بۆ موچەخۆران تا ئەوەندەی چونکە ئەو پارەی کە ئەگاتە موچەخۆران ئەوە تەدەفقی دەوری دەخل و نقودەکە بە شێوەیەک لە شێوەکان چونکە ناکرێ موچە لە هەرێمی کوردستانە لەوە زیاتر دوا بکەوێ خەڵک ئامادە نییە دەوام بکە حکوومەت شەلەلیەنێ و شەلەلی هێناوە ئێستا خەڵک ئێستا دەوامەکان لە دایرەکانی هەرێمی کوردستانە لە پیاوەتی خۆی دەوامەکە لەبەر ئەخلاقیاتی خۆی دەوامەکە لەبەرەوەی دڵسۆزە بۆ وڵاتە بەدەنخەوە مەسوولەکانی خیانەتی لێەکەن باش ئەگەر لە وڵاتی تر بێ مەسوولەکان دەستیان لە کارەکێشەیە لە وڵاتی تر بواە مەسوولەکە ئەوانەی بەرپرسیارەتی حکوومەتیان خستنە تەنەکەی زبڵۆ کاک حەکیم لە ئۆکرانیا خستیان ناو تەنەکەی زبڵۆ خستیان ناو حاوێی زبڵۆ ئەمانە بۆ ناو حاوێی زبڵ باش بە کورتی ئێستا داهاتی فرۆشی نەوت بە تەنکەداتی ناوخۆ لەگەڵەوەی عێراق بەشی و موچانە دەرا و شەش موچەیکەن ئەوەی کە لە عێراقەوە ئەگەر ڕازی بوونایە لەسەر ئەو 580 بەمەرجێ نەوتەکان تەسلیم کردایە بۆەوەی بەهاتە ئەوە بەشی موچەی هەرێمی کوردستان چونکە ئەمانە کاک حەکیم بندیواریان زۆرە لە موازنەی عێراقا 9 تریلیۆن دینار دانراوە بۆ 682 بۆ معلوماتی بەڕێزە جۆرێک لە ئیحسایەکی تەزەخم هەیە وەزارەتی ناوخۆ 701,000 فەرمانبەری هەیە هی عێراق 12 تریلیۆن دیناری بۆ تەخسیس کراوە 25 تریلیۆن دینار بۆ سلکی ئەمنی تەخسیس کراوە لە عێراق کەمە کاریسەیە موازنەکە موازنەیەکی کاریسەیە وەزارەتی سەحە 7 تریلیۆنی بۆ تەخسیس کراوە وەزارەتی تەربیە 13 تریلیۆنی بۆ تەخسیس کراوە تەربیە و تعلیم ئەم موازنەیەکی کاریسیەکە کە لە ئەساسۆ زۆر هاوارمان کرد وتمان 199 تریلیۆن موازنەیەکی انفیجاری عێراق ناتوانێت ئەم داهاتە بەدەست بێنێ بەڵام نە ئەمان بە قسەیان کردین نە ئەوانەی عێراق سپاس دەکەم سپاس بە ڕسمەوە سەحمەدی حاجی ڕەشید مادومان کردی سپاس بۆ بینەرانی بڕە سپاس بە هاوکارانم خواتان